سڵاوتان لێبێت ئێمە لە یەکەم ڕۆژی دیداری سلێمانین. ئەمڕۆ دیداری سلێمانی زیاتر لە 700 میلیۆن و دەیان سەرکردەی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەی لە خۆگرتە بوو. چەندین پانێڵ و دیداری گرنگ لێرە لە سلێمانی بەڕێوە چوون کە دیداری سلێمانی هۆکارێک بوو بۆ کۆکردنەوەی ئەو سەرکردانە لە دیداری سلێمانیدا. ئێمە ئەمڕۆ زنجیرەیەک چاوپێکەوتنمان ئەنجامدا. ئێستا لە نێو گۆشەی کورسات نیوز میوانداری بەڕێز ئەسعەد ئەلعیدانی پارێزگاری بەسڕەمان کردووە کە هەندێک پرسیار لەبارەی دیدارەکە و هەروەها گرنگی پارێزگای بەسڕە بۆ عێراق و پلانی پارێزگای بەسڕە لەبارەی نەوتەوە پرسیارە ڕاستەی بەڕێزیانەکەین. ئەهلەن وسەهلەن ئوستاز. بەخێر بێت بۆ سلێمانی و گۆشەی کورسات نیوز. سڵاوتان لێبێ و زۆر سپاسانەکەم بۆ بانگێشکردنم بۆ ئەم چاوپێکەوتنە. بۆ چوونت چۆنە لەسەر سلێمانی بەگشتی و دیداری سلێمانی بەتایبەت؟ سلێمانی بەشێک و پایەیەکی سەرەکی ئەم وڵاتەیە. مێژوویەکی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی دیکتاتۆر و سپاس بۆ خوا ئەمڕۆ ئەبینین سلێمانی جوانترین شوێنە لە دنیاە، نەک بە تەنها عێراق. بۆیە پێویستە بەردەوام ببوژێتەوە و بدرەوشێتەوە بە بەراورد بە هەر شوێنێکی تری عێراق. بەڕێز پارێزگار، دەمەوێت پرسیاری ئەوت لێ بکەم پەیوەندی نێوان پارێزگای بەسڕە و پارێزگای سلێمانی چۆنە؟ پەیوەندیەکان لە ئاستی بازرگانی و لە ئاستەکانی دیکە بەگشتی چۆنن؟ لە ڕاستیە پەیوەندیەکی بازرگانی زۆر هەیە لە نێوان بەسڕە و هەرێمی کوردستان. لە نێوان هەردوولادا بازرگانێکی زۆر هەن کە کاری هاوبەش ئەکەن. بازرگانان لە بەسڕە و لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە کەرتی تایبەتدا هاوبەشی هەیە لەگەڵ پارێزگای سلێمانی. بالنسبة لمحافظة البصرة يعني لەباری پارێزگای بەسڕە ئەوەی من داتاکانی هەناردەی نەوتی عێراقم بینیوە، نزیکەی هەموو هەناردەی نەوت لە بەسڕەوە بووە. ئەمە چی کردووە بۆ پارێزگاکە؟ تەنها دەرهێنانی نەوت نییە لە بەسڕە، بەڵکو و بەسڕە و لە ڕێگەی بەسڕەوە و لە ڕێی بەندەرەکانی بەسڕەوە پارێزگاکە کاری گەورەی لە ئەستۆیە. بەسڕە شانی داوەتە ژێر هەموو پرۆسەکانی دەرهێنانی نەوت و پاڵاوتنی و هەناردەکردنی. شایستەیەکی زۆری ئەوێت لە ڕێی یاسای پترۆدۆلار. هەروەها بەسڕە ئێستا شایستەیەکی زۆری هەیە، بەڵام ئێمە دۆخی دارایی ئێستای عێراق لە بەرچاوەگری. بەڵام پێویستە بەسڕە پشتگوێ نەخرێت و شایستەکانی پێ بدرێت جیاواز لە ناوچەکانی تر. هەندێک دەڵێن نەوت سامانێکی نیشتیمانیە و ئەبێت بەسەر هەموو عێراقیەکاندا دابش بکرێت. بەڵام من پێیان ئەڵێم با ئێمە تەماشای ئەو زیانانە بکەین کە لە ئەنجامی دەرهێنان و هەناردەکردنی نەوت دەکەوێتەوە کە ئەو زیانانە بەر هاوڵاتیانەکەون. سوتانی گاز، پیسبوونی هەوای بەدوادێت. یاسای پترۆدۆلار شایستەکانی داوە بۆ پارێزگایانەی کە نەوتیان تیادا بەرهەمەهێنرێ چونکە زیانیان بەردەکەوێت. بۆیە پێویستە بەسڕە جیاواز تەماشا بکرێت لە شوێنەکانی تری عێراق. هیچ هاوسەنگیەک لە نێوان ئاستی خزمەتگوزاری لە بەسڕە و دەوڵەمەندیەکەی بە سامانی سروشتی هەیە؟ سپاس بۆ خوا ئێستا هەموو عێراقیەکان شاهێدی ئەوە دەدەن کە لە ماوەی 3 بۆ 4 ساڵی ڕابردوودا بەسڕە چەندێک گۆڕاوە و بەرەو پێشچووە. بە تایبەت پاش پاڵەوانێتی کەنداو کە زۆر بە باشی ئیدارەی ئەو دۆسیە درا. سپاس بۆ خوا عێراقیەکان و ئەوانەشی کە لە دەرەوەی عێراقن شاهێدی ئەوە دەدەن بۆ بەسڕە. بەسڕە هەنگاوی باشی بڕیوە، بەڵام پێویستە پاڵپشتی بکرێت لە ڕێگەی پێدانی بەشە بودجەی ڕاستەقینەی خۆی. لەگەڵ نزیکبوونەوەی یاسای بودجە پێویستە شتیستەکانی بەسڕە خرج بکرێت بۆ ئەوەی بونیادنان بەردەوام بێت. ئەمڕۆ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق وتی پێویستە تەماشای سەرکەوتنەکانمان بکەین لە ڕێی خزمەتگوزاریەکان. خزمەتگوزاریەکان نابەسرێنەوە بەلایەنی سیاسی. ئێستا ئەبینین بەسڕە دەبوژێتەوە و بونیادەنرێت. درەوشانەوەی بەسڕەواتە درەوشانەوەی هەموو عێراق. وەزارەتی نەوتی عێراق بەردەوام بازەوە دەکات کە پلانی زیادکردنی بەرهەمی نەوتیانەیە. ئێوە بۆ چوونتان لەسەر ئەم هەنگاوە چییە؟ ئاستی بەرهەمێنانی نەوت لە بەسڕە بەرز دەکەنەوە؟ ئەگەر تەماشای پلانەکەی وەزارەتی نەوت بکەین لەبارەی بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت لە کێڵگەکانی بەسڕە و بەرهێنانی گازی هاوڵە لە کێڵگەکانی بەسڕا و
پارێزگاکانی دیکەش تەنانەت لە دیالە و ئەنبار وەبەرهێنان لە گاز دەکرێت. لە ئەنجامدا ئەم دەرامەتانە بودجە بەرز دەکاتەوە. بەڵام دەبێت ئێمە گەورەتر بڕۆین بۆ ئەم بابەتە. پێویستە وەبەرهێنان لەم گازانەدا بکەین. بزانین چۆن وەبەرهێنان دەکەین و چۆن وێزگەکانی کارەبای پێ بخەینە کار. ئێستا جیهان سوود لەم گازە دەبینێت لە پرۆژەکانی پترۆکیمیایی. پێویستە بچین بەرەو وەبەرهێنان لە پترۆکیمیایەکان و ژینگەی بۆ بڕەخسێن. البيئة الحقيقية لهذه الاستثمارات. دوایین پرسیارم لەبارەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە. بۆ چوونی ئێوە چییە لەم بارەیەوە؟ ئایا تا چەند هەناردەکردنەوەی نەوتەکە بە گرنگ دەزانن؟ من دژی ئەوە نیم کە هەرێم مافی خۆی وەربگرێت سەبارەت بە دووبارە هەناردەکردنەوەی نەوت کە ئەو نەوتەش هەر نەوتی عێراقە. ئێستا ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێم و وەزارەتی نەوتی عێراق هەیە، نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمەوە هەناردە دەکرێت. پێویستە هاوڵاتی هەرێمی کوردستان هەست بەوە بکات کە بەشێکە لە عێراق. پێویستە سوود لە نەوتی هەرێم وەربگرین بۆ بەرزکردنەوەی بودجەی عێراق. پێویستە سوودی لێ ببینین لە وەبەرهێنانی پترۆکیمیاییدا. بۆ تەنها بیر لە نەوت و گازی بەسڕە بکەینەوە بۆ ئەوە. دەکرێت سوود لە نەوتی هەرێم ببینین کە لە چەندین خاڵی سنووریەوە هەناردە بکرێت. ئێمە ئێستا نەوت لە بەسڕەوە هەناردە دەکەین. کێشە چی ئەگەر لە تورکیاوە هەناردەی بکەین؟ کێشە چی ئەگەر لە تورکیاوە هەناردەی بکەین؟ پەیوەندیەکانی داهاتوومان پێویستە باش بێت لەگەڵ دراوسێکانمان. دەکرێت لە داهاتوودا لە ڕێگەی سووریاوە هەناردە بکەین یان لە ڕێگەی ئوردنەوە. تۆڕی هەناردەی نەوتی عێراق پێویستە یەک بخرێت و هاوڵاتی عێراقی بە سامانی وڵاتەکە ببوژێنەوە. ئەگەر لە بەسڕە بێت یان هەرێم یان مووسڵ یان ئەنبار و نەجەف و کەربەلا یان هەر پارێزگایەکی دیکەی وەک میسان و زیقار. پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەست بەوە بکەن کە سوود لە سامانی وڵاتەکەیان وەردەگرن، هەروەک چۆن هاوڵاتیەکی بەسڕە هەستی پێ دەکات. بەڕێز پارێزگار ئەسعەد ئەلعیدانی، سوپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ تۆ و سڵاو و ڕێزمان هەیە بۆ هەموو براکانمان و هەموو ڕۆڵەکانمان لەم هەرێمە کە پایەیەکی گرنگی وڵاتەکەمانە. أركان هذا البلد. أشكرك. شكرا.